گەنجەکانی نوێ بتوانن بەرنامەی کاری جیاواز بتوانن کەرتی بازرگانی ئیتمان پێ بدەن بۆی بتوانن هەموو گەنجێک لێرە بێتە خاوەنی بزنسی خۆی و ئیلا گەنج چاوی لەوە نەبێ کە دوایەوەی کە کۆلێژ تاوا دەکات دوایەوەی کە خوێندن تاوا دەکاتین ئیلا دەبی لە فەرمانگەیەکی حکوومەتدا بمەزرێت. من وەک گەنجێکی لە کوردستان داوات کردنەوە بچێکی مەجالی بدن منداڵە یعنی تربیەتا منداڵە گەلێکی گرنگە لە بۆ مجتەماعێمە و جارێ دواژی نۆ احتیمامی گەلێکی بدن گەنجە لەنۆ گەنج ئەو ئەساسی پێشکەوتنە ئەی وەلاتەکیە. مەبێت شوێنی گەشتیاری مەزێ دەکەن وەک پرۆدەرەوە يعني بما نيشان كلي أو شو لقى جالك باشا وبارك ومزيد لكن وشارد ما بشكل بسرو بر بكن بخازة مش مدى أبايا وشو لقى باش بما بكن. حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دموکراسیەکی خاوێن کە جێگای سرنجی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروە دەتوان بڵێم جیهانە دەتوانێت بە کەڵک وەرگرتن لە ئەزمموی سیاسەت دوانانی پێشوو هەروەها بە پەرەپێدانی پەیوەندی نێودەوڵەتەکانی و هەروەها نهێشتنی گەندەڵی بتوانێت زۆر پەرە بستێنێ و هەروەها ئەو شتێکە ئێمە لە هەرێمی کوردستان دەبینین نەبوونی بانکەکانە بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە نەبوونی کۆمپانیەکانی بیمە و تەمینە.